رێژە بەم هەواڵە بدەین دەچینە ڕیاض پایتەختی سعودیە لەوێ ڕیکس تیلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ عادل جوبەیر وەزیری دەرەوەی سعودیە کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ساز کردوە دەیگوازینەوە. هەوڵی بۆ دەدەن بۆ دابینکردنی سەقامگیری دەبێت لەو ناوچەکەەوە تەواوی ناوچەکەش ئەمە بەڵگەیەکە بەوەی کە پێویستە لە ناوچەکەدا هەوڵی خۆمان سەر بکەینەوە بۆ ئەوەی کە سەقامگیری و ئەمن و ئاسایش بپارێزین لەم ناوچەیەدا. بەڕێز تیلەرسن ئەنجومەنی ئەو ئەنجومەنی کە لەو چوارچەوەی دەکاری بۆ دەکرێت تا چەند ڕێگری دەکات لە کارەکانی ئێران لەو ناوچەیەدا ئێمە پێویستە هەوڵەکانی خۆمان چرکەینەوە بۆ ئەوەی کە بتوانین لەو ناوچەیەدا بۆ ئەوەی کە پەیوەندیەکی تۆکمە دروست بکرێت زیاتر و لە هەمان کاتیشدا ئابووری عێراق زیاتر وای لێبێت کە لەسەر پێکانی خۆی ڕاست بێتەوە هەروەها پشتیوانی عێراق بکەین وەک چۆن پاش شای سەلمانش بە هەمان شێوە پشتیوانی خۆی بۆ عێراق دەربڕیوە بە هەمان شێوە ئێمەش دەبی بوارێکی زیاتریان پێ بدەین بۆ ئەوەی کە بتوانێت ئابوووریەکەی خۆیان بەهێز بێت. و لەم چوارچەوێژدا دەتوانین ئەوسا ڕێگری لە هەژمونی ئێران و ڕێگری لە هەژمونی میلیشیەکانی سەر بە ئێران بگرین کە چالاکی دەکەن لە ناو عێراق و هەوڵ دەدەن کە لە چوارچەوەیەدا شەڕی ناوخۆ دروست بکەن و ئەگەر بێت و عێراق لەو هەژمونی ئێران دەرنەچێت و دووچاری کێشەیەکی زۆر دەبێتەوە. هەروەها ئێستا هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە بتوانن لەو ناوچەیەدا ئەو شوێنانە بگرنە دەست کە بە هەموو شەوەیەک توانیویانە پێشتر لە دەستی داعش دەری بێنن و پەیوەندیەکانیش لەگەڵ ئاستی عێراق و لایەنەکانی کەش تۆکمە بکەن. ئەگەر ڕێگەم پێ بدەن ڕێک لەگەڵ قسەکانی بەڕێز تیلەرسنم عەرەبستانی سعودیا و عێراق پەیوەندیەکی جوگرافی و مێژوویی و کۆمەڵایەتیان هەیە هەروەها ئابووریشان هەیە پێکەوە دراوسێشین و لە هەمان کاتیش دەستنوورێکی دوورودرێژمان هەیە ئەوانیش خاوەن نەوتن بەرهەمی نەوت دەهێنن لەگەڵ وڵاتە عەرەبیەکانیش بە هەمان شێوە بۆیە پێویست بۆ دەکات کە پەیوەندیەکانمان سەر بکەینەوە لەو چوارچەوێدا بەداخەوە پێشووتر بەهۆی سیاسەتەوە حکوومەتێکی عێراقی ڕادیکالی هەبوو کە دۆستی سعودیە نەبوو هەروەها خۆشتان دەزانن لە سەردەمی سەدام حوسێن هێرشکایە سەر کوێت و داگیر کرا و دواتر لە تاوەکو بەردەوام بوو تاوەکو ئەوەی کرد لە ساڵ 2023 کۆتایی پێهات و ڕیشەکێش کرا و نەهێنرا و ڕوخێنرا ڕژەمەکە و ئێمە چەند ڕێکەوتنێکمان لەگەڵ عێراق ئەنجام داوە و لە هەمان کاتشدا ئێستا بۆ نمونە کەسێک دەکەن لە ناوچەکە خەڵکانێکی زۆر لە دوای ئەوەی کە ئێستا سعودیە گەشەی پێداوە و لە هەمان کاتیشدا هەوڵی داوە کە لەگەڵ عێراقیش پەیوەندیەکانی خۆی زیاتر بکاتەوە. عێراق بۆ سعودیە وڵاتێکی زۆر گرنگە و مێژوویەکی هاوبەشمان هەیە مێژووی ئیسلامی مێژووی عەرەبیمان هەیە ئێمە شانازی دەکەین و لە هەمان کاتیشدا کە ئیمپراتۆریەتی عەباسی لەم چوارچەوێدا ئەو مێژووی هاوبەشی لە نێوانماندا هەیە بۆیە هەوڵ دەدەین و هەوڵەکانیشمان زۆر چڕ دەکەین و زۆر بەجددی بۆ ئەوەی کە بتوانین پەیوەندێکی زۆر باشتر و تۆکمەتر و فراوانتر هەبێت لەگەڵ عێراق و لە هەموو ڕوویەکەوە دەمانەوێت و لە هەمان کاتیشدا سوپاسگوزاری خۆم ئاراستەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکەین کە هەوڵەکانیان زۆردا بۆ ئەوەی کە بتوانین لەم چوارچەوێدا هاوئاهەنگیەکی باڵا ئەنجام بدەین و پەیوەندیەکانمان زیاتر لە هەموو ڕوویەکەوە گەشەی پێ بدەین و لە هەمان کاتیشدا ئەوان هەوڵەکانیاندا بۆ ئەوەی کە ئاستی پەیوەندیەکانمان زۆر فراوانتر زۆر گەورەتر زۆر خێراتر و بەرزتر بێت بۆ ئەوەی کە بتوانین پەیوەندی هاوبەشەکانمان زیاتر بپارێزین. بەڕێز وەزیری دەرەوەی ئەمریکا لە بلومبێرگ لێدوانێکتان لەبارەی قەیرانی قەتەر داوە لەم بارەوە هیچ کۆمنتێکتان هەیە؟ بەڕێز وەزیری دەرەوەی سعودیا ئەمیری کوێت جموجۆڵێکی هەیە بۆ ئەوەی کە لوتکەی کەنداو ئەنجام بدرێت ئایا ئیمارات بەحرین سعودیا شان بەشان لەگەڵ قەتەر بەردەوام دەبێت لەو چوارچەوەی ئەبلوغەکانیدا یاخود کارێکی دیکە دەکرێت؟ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا
پەیوەندیەکی بەهێزی هەیە لەگەڵ هەموو وڵاتە پەیوەندیدارەکان لە کێشەکەی قەتەر و هەروەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت پەیوەندیەکان بپارێزرێت لە ڕووی ئەمنی لە ڕووی ئابووریشەوە لە هەمان کاتدا هەر بۆیەشە وڵاتە چوارینەکە بێت یاخود لەگەڵ قەتەر بێت ئەوە ڕاستە هێشتا هیچ پەیوەندیەکانیان گۆڕانکاری بەسەردا نەهاتووە بۆیە ئێمە لەم چوارچێوەیەدا ئاماژەمان پێداوە هەڵوێستەکانمان ڕوون و ئاشکرا لەو چوارچێوەیەدا و داوامان کردووە کە دیالۆگ لە نێوانیان ئەنجام بدەن بۆ ئەوی کە کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن بۆ ئەوی کە بتوانێت درێژی پێ بدرێت و هەروەها کێشە لەو ناوچەدا دروست نەبێت تەنگژە دروست نەبێت و بۆ لای ئێمەش گرنگە ناوچەکە بە هەموو شێوەیەک لە شێوەکان سەقامگیری خۆی بپارێزرێت و ئەمن و ئاسایشی ناوچەکەشدا بپارێزرێت هیوادارم کە ڕێگەیەک بدۆزرێتەوە کە هەر چوار وڵاتەکە بتوانن لەگەڵ خەتەر کێشەکانی خۆیان چارەسەر بکەن بۆ ئەوی کە ئەم وڵاتانە درێژە بە ئەنجام کارەکانی خۆیان بدەن. ئەنجومەنی هاریکاری کەنداو بۆ ئێمە زۆر گرنگە بۆ بەحرێن بۆ ئیماراتی زۆر زۆر گرنگە و لە هەمان کاتیشدا سەرجەم وڵاتانی ئەندام لەم ئەنجومەنەدا ئێستا هەنگاوە داهاتووەکان لە ڕۆژانی داهاتوو دیاری دەکرێت چۆن و کەی دەکرێت. بەڕێزانەمە کۆنگرێ ڕۆژنامەوانی هاوبەشی هەریەک لە وەزیرانی دەرەوەی سعودی و ئەمریکا عادل جوبەیر و ڕێکس تیلەرسن بوو کە لە میانی قسەکانی تیلەرسن ئاماژەی بەوەدا کە پێویستە پشتیوانی عێراق بکەن بۆ ئەوەی کە باری ئابووری باشتر بێت و ئەمەش وا دەکات کە هەژمونی ئێران لە عێراق کەم کاتەوە با لای خۆیەوە عادل جوبەیریش ڕایگەیاند کە سعودی و عێراق پەیوەندێکی مێژوویان هەیە و هەوڵ دەدەن لە داهاتووشدا پەرە بەم پەیوەندیانەیان بدەن هەروە ڕاشی گەیاند کە عێراق بۆ سعودیە گرنگە و هەوڵ دەدەن و پێویستە پەیوەندیەکانیان لە داهاتوودا پەیوەندێکی بەهێز بێت. واتان لەگەڵ. هەواڵەکان بە سپۆنسەری ئاوی لایف